بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ژیان بەسەربردن لەگەڵ هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تام و چێژی تایبەتی خۆی هەیە. ئێمە لە دەرسانی ڕابردووە لە خزمەتی موسعەبە، لە خزمەتی معاذە، لە خزمەتی ئەبوو بەصیرە، لە خزمەتی ئەبوو ئەیوبی ئەنساریە، لە خزمەتی خەبابی کوڕی ئەرەتە ژیانمان بەسەر بردووە. بەڕاستی ئەو ژیانەی کە لە خزمەتی ئەوانە بەسەرمان بردووە چێژی تایبەتمان لێ وەرگرتووە. بینیمانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چەندێ هاوڵانی خۆشەوێ، هاوڵان چەندێ ئەویان خۆشەوێ. ئەمڕۆ حەزەکەم لە خزمەتانە لەگەڵ کەسێکی زۆر نزیکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ژیان بەسەر بەرین. ئەو کەسەش مناڵێکی عەبدە، کاتێک کە دایکی قەرار ئەدات بچێ سەردانێکی ماڵە باوان کە تاکە کوڕێکی هەیە و لەگەڵ خۆیە ئەیبا هەر ئەگاتە ماڵە باوان و جەنگ دەست پێ ئەکا و مناڵەکە ئەدزرێ، لە زۆر شوێن ئەفرۆشرێ هەتا ئەگاتە شام. حەکیمی کوڕی حیزام ئەچێتە شام و کۆمەڵە عەبدی زۆرە کڕێ و ئەیانهێنێتەوە بەرەو مەککە. ئەوێ لە مەککە لە سووقی عوکاڵە بیان فرۆشێ. سوق و بازارێکی گەورە، شوێنی فرۆشتنی عەبدەکان، شوێنی وتنی شەعر، شوێنی منافەسەکردن. ئەویش بریتیە لە زەیدی کوڕی حارثە. کاتێکەوە حەکیمیەتەوە ناو شاری مەککە و ئەو هەموو عەبدەی هێناوە بۆی بیان فرۆشێ، پوری کە ئەکاتە خەدیجەی کوڕی خۆیلد ئەچێ بۆ لای بۆ بەخێرهاتنەوەی. زۆر ڕێز لە حەکیم ئەگرێ. لە پاداشتی ئەم ڕێزا حەکیم بڕیار ئەدا سەیری عەبدەکانەکای کە لە عەبدەکان هەڵئەبژێرێ و پێشکەشی ئەکا بە خەدیجە کە ئەویش بریتیە لە زەیدی کوڕی حارثە. زەیدی کوڕی حارثە لەگەڵ خەدیجەیە گەورە ئەبێ، فێری فنوونی بازرگانی ئەبێ، فێری و کاروباری ژیان ئەبێ، فێری سەدق و ئەمانەت و ڕازگۆیی ئەبێ. وردە وردە جار بەجار لەگەڵ گەشەی خۆیان لەم ماڵە جوانە دەرس و تعلیمی زۆر گەورە وەرەگرێ، هەتا وەکو خەدیجە شوو ئەکا بە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەچێتە ناو ماڵی نبووەتەوە. خەدیجە ئەوێ شتێکی زۆر گران بەهای لای خۆی پێشکەشکا بە هاوسەرەکە، ئەگەڕێ سەیرەکە زەیدی لە پێیەتە پێشچاو کە باشترینە لە عەبدەکانی، ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم عەبدە پێشکەش بە تۆ ئەکەم. لێرە هەڵوێستەیەکی زۆر سەیر لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هێشتا نبووەت نییە. ئەم گەنجە ئەبێتە عەبد و غوڵامی ئەم کە سەیری ئەکا، سەیری ئەخلاق و ڕەوشتی بەرزی زەیدەکە، بڕیار ئەدا ئازادی کە. هەر ئەو دەقەیە پێش نبووەت بە پێی کتێبە مێژوویەکان کە نووسراوە زەید ئازاد دەکرێت، پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئازادی ئەکا. دوو ڕیوایەت هەیە لەسەر ئەم گەنجە کە شکڵ و شێوازی چۆن بووە. هەندێک لە ڕیوایەتەکان ئەڵێن کەسێکی ئەسمەر ڕەنگ بوو، ئەسمەرەکەی مەیلە سپی بوو نەک مەیلە ڕەش. هەندێکیشە فەرموون نە سپی تەواو بوو زۆر. دوای عەرزتانەکەم ئەو اختلافە لە چیەوە هاتووە کە زۆر زۆر سپی بوو. ئەم گەنجە جوانە کە ئازاد کراوە ئیتر کەسی نییە بڕۆ بۆ کوێ بچێ. داوا ئەکا لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە بمێنێتەوە خزمەتکاری ئەو بکات. لە ناو مەککە هێشتا نبووەت دەستی پێ نەکردووە، کەسێک خۆی تەبەڕوع کردووە بەس خزمەتی محەممەد بکات صلی الله عليه و آله وسلم. وردە وردە لەم ماڵا گەورە ئەبێت، خەبەر و دەنگ و باز بڵاو ئەبێتەوە. هەندێک لە تیرەی خۆی لە بەنیکە لە بیان بۆ حەجکردن بۆ مەککە سەیرەکەن بۆ خۆی ئەم لوتە لوتی زەید. تۆزە دیقەتی ئەدەن بەخوا لە حارسەی باوکی ئەچێت. پرسیاری لێ ئەکەن
ئاڵێ وەڵام منیش ئێوە ئەناسمەوە بە مناڵی ئێوەم بینیوە یەکتر ئەناسنەوە فعرفهم وعرفوه ئەی لەکوێ چی ئەەکەی ئەڵێ وەڵا ئاوا ئازادیان کردوم لە ماڵی فڵان کەس مێسە خزمەتکاری ئەوەکە تازە لەگەڵ ئەوە ئەمانیش ئەڕۆنەوە طبعا دایک و باوکی چەند گریاون چەند هاوار و ناڵە بە دوای ئەم کوڕا ئێستا ئەو تا سۆراغێکی دوای چەند ساڵ دەرکەوتووە باوکی بە مامی ئەڵێ خۆت کۆکەرەوە هەرچی کەلوپەلمانە با کۆی کێنەوە بچین بەشکم هەرچۆنێ بیدێن بەم پیاوە ئەم کوڕەمان بداتەوە یەن هەرچی کەلوپەل و پارە و سەرۆت و سامانە هێناویانە یەن پرسا تا ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دۆزنەوە هێشتا نبووەت نییە ئەچنە خزمەتی ئەی خۆشەویست هاتووی تۆ خۆت ئەزانی ئەم کوڕی ئێمەیە هەرچیت ئەوێ ئەدەینێ بەڵام ئەگەر تۆ چاکەکاری لەگەڵ ئێماکەی کەمێ پارەی کەممان لێسەنی بەس هەرچیمان هەیە هێناومانە لە وشترە لە مڕ و ماڵاتە لە ئاڵتونە لە پارەی هەرچیمان هەیە ئەدەواتی شەڕمانە چەک و شتەکانمان هەمووی هێناوە هەمووی ئەدەینە تۆ کوڕەکەمان بدەیتەوە بەشکم تۆش لطفکەی لەگەڵمانە کەمێک کەمترمان لێ وەرگری بەخوا لەمانە زیاتر هیچمان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ زەیدم بۆ بانکەن ئەی زەید ئەم دوو کەسە ئەناسی لە ڕوایەتێک ئەڵێ سێ کەس بوون لەوتی وەڵا ئەمەیان باوکمە حارسێ ئەمەیان مامە ئەوشیان برام هەرسێکی ئەناس پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕویان تێ ئەکا ئەڵێ مادام وهایە من ئەوە بڕیارێکی تر ئەدەم ئەم کوڕە خۆی اختیاری ئەدەم ئەم لاوە خۆی هەڵبژێرێ ئەگەر ئێوەی هەڵبژارد من هیچ شتێکم لە بەرامبەرە ناوێ منیشی هەڵبژارد بە هیچ شێوازێ ئەو کەسەی من هەڵبژێرە تەسلیمی ناکەم بیرکەنەوە لەم مووقفی ئەم مناڵە ئەبێت چەند گریا بێ بۆ دایکی بۆ باوکی خەفەتی خواردو بیری کردێتەوە بەڵام لە ماڵی نبووەتە زۆر ئارامی گرتووە ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پێش نبووەت زۆر کاریگەری لەسەردانەوە ئاوا سەیری پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه و سلم سەیری باوکی مامی ئەکا کامیان هەڵبژێرم دوای بڕیارەدا ئەفەرمێ ئەمما ئەنا فما الذي أختار عليك أحدا أنت مني بمكان الأب والأم بخوا من لدويتو أي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم بهي الشوازي هيك كسيك الله بجير بس توم بخوا تول لجي دايكو باوكم بوي باوكي زور سير بو موقف بيني وتي ويحك هاوار بوتو كس هي عبداتي هالبجيري كس هي مالكي غريبة هالبجيري باوكو دايكي خوي وخزمو كسوكاري هالبجيري أو منو ماما هاتوي فرمي بەڵێ واللهی ئەوەی لەم پیاوەم بینیوە لە هیچ کەسێکم نەبینیوە لەبەرەوە دەستبەرداری نابوو پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زۆر بەم قسانە دڵخۆش زانی تر تەواو ناچێتەوە عادەتێک هەبوو لە عەرەبیە پێوتە عادەت التەبەنی کەسێکیان هێنا عەبدێکە ئازادیان نەکرایان کرد بە کوڕی خۆیان پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەڵسا چۆ لای کەعبە هاواری کرد خەڵکێکی زۆر لە قوڕەیش کۆبوونەوە وتيو بريارم دا لم دقوا زيد كري منه إرسي لي أبا إرسم لي أبا ناويان لنا زيد بن محمد تواو كري أبا زيد زور دل خوش بون باوكو ما مش كزانيان أمبيا وأمن درزي لي أقري دليان آرامي قرتو دس خوشيان لبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم كردو قران زيد لمالي بيغمري جانا صلى الله عليه وآله وسلم ما تصور كان أما شهداء همو جارێک ئەیخوێنمەوە سبحان الله دڵی بێخودیەتەوە یاد یعنی بێخود لە شعری دڵیە ئەفەرمێ کاتێک کە دڵ زۆر گەڕام بە دوایە شی و دۆڵی کوردستان هەمووی گەڕام ئاخۆ بە چ شتێکەوە سوتاوە بە چ شتێکەوە گیرساوە کە زانیم چۆتە لای سالاری مەدینە دڵنیا بوو میتر نایەتەوە لای من بەخوا ئەوەی لەژێر سێبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو قڕە بگرێ ناتوانێت بگەڕێتەوە ئەبەد زەید چۆن ئەتوانێت بگەڕێتەوە کە نیگای جوانی خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئەبینێ بۆیە زەید ناو لێنرا بە کوڕی پێغەمبەریان صلی الله عليه و سلم کوڕی محەممەد کاتێک کە وەحیش هاتە خوارەوە یەکەم جار خەدیجە دایکمان ئیمانی هێنا سەیدنا عەلی ئیمانی هێنا دواتر زەید ئیمانی هێنا لە هەندێک کتێبی سیرە نووسراوە یەکەمین کەسێک لە عەبدەکان کە ئیمانی هێنا زەید بەڵام زەید عەبد نەبوو وشەی مەولایان بە عەبد لێک داوەتەوە مەولا لە زمانی عەرەبیە زۆر جیاوازە عەزیزان مەولا ئەو کەسەیە کە ئازا دەکرێ
بەڵام نیسبەتی ئازادیەکەی ئەدرێتەوە پەنای گەورەکەی. مەولا لەگەڵ ئەوە زۆر جیاوازە لەگەڵ عەبدە. بۆیە یەکەمین کەسێک لە مەوالی لەو عەبدانەی کە ئازاد کرابوون ئیمانی هێنا بریتی بوو لە زەیدی کوڕی حارثە، نەک لە عەبدەکان. ئەوانە پێیان وتە عەبدی قین. لە عەبدی قینە هەندێکە فەرموون خەبابی کوڕی ئەڕەد بوو، هەندێکیش فەرموون بیلال بوو. ڕیوایەت اختلافی هەیە لە عەبدە. ئەمە مەولای پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم. زۆرینەی ڕیوایەتەکان ئەڵێن ئیمانی ئەم کەوتە پێش ئیمانی ئەبوبەکر، سەیدنا ئەبوبەکر. لە دوای ئەم ئینجا چوارەم کەس ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمانی هەیە. لە ماڵی نبووەتە بەم شێوازە گەورە بووە، لە خزمەتی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم. ئەی مادام بۆتە کوڕی ئەو ئەبێ ژنی بۆ بێنێ، هەروەکو ئێستا کوڕەکان چاوەڕێی باوکیان ناکەن ژنیان بۆ بێنێ بە هەمان شێواز. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم سەیری کرد گەڕا کێ بۆ بخوازێ. ئەو دەقەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دایک بوو، ئەیمن ئازاد کرا. کاتێک کە عەبدولموطەلیب موژدەیان دایە کە ئەبوو طالیب کە موژدەیان دایە کە ئەوەتە ئەلحەمدولله کوڕێک بووە لە عەبدوڵڵا، بڕیاریدا ئەو ئافرەتەی کە موژدەی دایە ئازادی کرد. و ئەم ئافرەتە شیریدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە لە باوەشی گرت. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم ئافرەتەش ئازاد بووە، هێنای کردی بە هاوسەر لەگەڵ زەیدی کوڕی حارثەیە. وردە وردە ئەم دوانە ژیانیان پێکەوە ئەو گوزەران زۆر دڵخۆش بوون. خوای گەورە مناڵێکی پێ عەتا کردن. ئەلێ راسمەوە سەر باسی سپیەتەکەی زەید. ئەو ڕیوایەتانەی کە ئەڵێن زەید زۆر سپی و جوان بوو، سبحان الله ئوسامە زۆر ڕەش بوو، ڕەشێکی قەترانی باش. دایکی ئەسمەر، باوکی سپی، کوڕێکی ڕەش. خەڵک مقۆمقۆیان ئەکرد لە ناو مەککەیە، ئەنو بەخوا ئەمە کوڕی خۆی نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بە وشەیە زۆر بێتاقەتە بوو. زەیدی شتێک لە دڵیان ماوە، هەتا وەکو مەدینە. لە مەدینە پیاوێک هات ناوی مجەزز بوو. مجەزز قائف بوو. قائف چییە؟ طبعا ئێستا فحوصات هەیە بۆی بزانی ئەمە ئەولادی ئەو کەسەیە یان ناوانە، فحوصاتی غەڵەتی ئەمڕۆ. قائف کەسێک بوو بە پشتی سەرە خەڵکی ئەناسیەوە، یا بە بنی پێیە خەڵکی ئەناسیەوە، غەڵەتی ئەبەد نەئەکرد. لەکوێ بووتە ئەوە هی ئەوەیە بزەبت ئەو خەو. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم کە پیان وتی مجەزز هاتووە لە صحیح بوخاریە واریدە، زۆر دڵی خۆش بوو. وتی ئێستا گومانەکەی سەر زەید لا ئەبم، لە دڵی زەیدا ئەیزانی شتێک هەیە. وتی ئادەی زەید و ئوسامەم بۆ بان کرد، هەردووکیان بان کرد. وتی هەردووکتان بچن ژێر ئەو جێگایەوە، ئادەی سەریان داپۆشن با دیار نەبن، بەس قاچیان بنی پێیان بەدرەوە. مجەزز هات وتیان ئەی مجەزز ئەم قاچە سپی و ڕەشە چۆن تی ئەگەی؟ فەرمووی شاهدی ئێم لە بەردەم خوایە ئەم قاچە ڕەشە لەم قاچە سپیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵی خۆش بوو. هاتەوە عائیشە فەرمێ زۆر فەرەحی بوو. فەرمووی مجەزز ئەمڕۆ وتوێتی ئەم قاچە لەو قاچەیە. زۆر دڵی خۆش بوو و دڵی زەیدیشی شتێکی تیان نەما، زۆر ئارام بوو. و ئەو عیبەی کە ئاهاتە سەر ئوسامە نەما و خەڵک هەموو شاهدیان ئەدا، چونکە ئەیانزانی مجەزز غەڵەت ناکە، قائف غەڵەت ناکە. ئێمە دوو شتمان هەیە لە شەریعەتە بە مەزەندە کاری لەسەر دەکرێت. هەموو شتێن بە عەقڵیاتە، ئەو دوو شتن هەیە بە مەزەندە کاری لەسەر دەکرێت. مەسەلەی قائف لەگەڵ مەسەلەی قرساندنی بەروبوومە بۆ زەکاتدان. ئەم دوانە کەسی خەبیر دێ بڕیار ئەدا لەسەری. بەنمونە تۆ ترێت هەیە، کامتان باخی ترێ هەیە دەی جەماعەت؟ طبعا ترێ خۆی بێ زەکاتی بدەی. ئێ باشە من ترێ چۆن زەکات دۆم؟ زەکاتی مێوژ ئەدرێ، لە خۆ تری هەمووی ناکرێتە مێوژ. بڕێکی بە تەڕی ئەخورێ، کورە بڕێکی ئەبەخشرێ. ئەی چۆن بزانم ئایا زەکاتی ئەکەویان ناکە؟ کەسێکی خەبیر ئەهێنیت سیر ئەکا ئەڵێ بە مەزەنەی من ئەمە 100 تەنەکە مێوژ ئەکات. ئەو کاتە بڕیار ئەدەین ئەم کەسە 100 تەنەکە زەکاتی 100 تەنەکە مێوژ بدە. خۆ ترێ ئەم بڕیارە لە شەریعەتە وەرەگیری. خۆمە قرساندنە، بەڵام شەریعەت قبوڵیەک. لە مەسەلەی قائفیشە ئەو هەیە، هەموو ئەحکامەکان قبوڵەکرێن. جارێک پرسیاری ئەوم لێکرا کە ئەو عەزیزانەی هەڵەبجە کە ئەدۆزرێنەوە ئایا چه حکمێکیان هەیە؟ ئایا ئەم ئەحکامی
با بڵێن جۆرە فحوساتانە هیچ بڕیارێکی بۆ ئەدرێ لە شەریعەتە بەڵێ هەموو بڕیارێکی پێ ئەدرێ ئەو کەسە دەستنوێژ لەو ماڵە ناشکێنێ نیکاحی ئەو ماڵی بۆ دروست نییە لە میراتی ئەو ماڵە ئەبا هەموو ئەحکامەکان جارێکتر ئەگەڕێنەوە یەنەوە پێشوو چونکە ئەو بڕیارێکە خوا موافقەی لەسەرەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم موافقەی لەسەرەکە با بچینەوە سەر زەیدی کوڕی حارثە لە ناو مەککە چی عەذابێکی پێغەمبەری خوا بدرایە صلی الله عليه و سلم کوڕەکەشی بەریە کەوت بەڵام جۆرێک لە پارێزراوی هەبوو چونکە بە بەشێک لە بنەماڵەی با بڵێن بەنو موطەلیب حیسابەکرا تازە جۆرێک لە ڕێزگرتنی تایبەتی هەبوو زخوتات هەندێک جار لەسەری کەمە بووە ئەبوو طالب مەجبور بوو چۆن دیفاعکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئاوە دیفاعش بکە لەو بۆیە عەذاب و عقابی زۆر نەئەدرا ئەمیش هەمیشە خزمەتکارێکی تەواوی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه و سلم هەتا وەکو بابی هیجرەت هاتە پێشەوە پێغەمبەریان صلی الله عليه و سلم ئەمری پێ کرد بڕۆ هیجرەت کرد هیجرەتی کرد چۆ ناو مدینە منەوەرەوە دواتر پێغەمبەریان صلی الله عليه و سلم ئەهات ئەنساریەک و مهاجرێکی ئەکردنە برا بەڵام لە زەیدا دڵی نەهات زەیدی کردە برای حەمزەی کوڕی عەبدولموطەلیب کردە برای مامێکی خۆی لەگەڵ مهاجرێکی ترە هەرچیتان هەیە پێکەوە بەشیکەن پێکەوە ژیان ئەبەنە سەر هەردووکیان پێکەوە بوونە برای یەکتر لای حەمزە مامی پێغەمبەری خۆی صلی الله عليه و سلم لایەک برای کوڕەکەیەتی هەتا ئەو دەقەشەر پێوتێ کوڕی محەممەد وا بۆ شێوازە مەشهور پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دواتر زەینەب هیجرەتی کرد زەینەب کچی پوری پێغەمبەری خۆی صلی الله عليه و سلم لە باوکەوە طبعا کە زەینەب ئافرەتێکی زۆر هەڵکەوتەی جوان بوو پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەمری پێ فەرموو کە شوو بکە بە زەیدی کوڕی حارث زەینەب زەیدی خۆش نەئەویست بەڵام نەئەتوانی قسەی پێغەمبەریان صلی الله عليه و سلم بشکێنێ هەندێ ویستی بڕیار بدا بڕیار نەدا والله ڕازیم بەوەی کە خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پێ ڕازی بڕیاردا شووی کرد بە زەید طبعا زەیدی کوڕی حارثە 5 ژنی هێناوە لە حیاتی خۆیان 5 ئافرەتی خواستو ئەفەرمێ سبحان الله شووی پێ کرد بەینیان کۆک نەبوو زەینەب طەبیعەتی وا بوو خۆی زۆر بە گەورە ئەزانی ئەوە لە بنەماڵێکی زۆر مەشهورە ئەوانە هەموو جارە ئەیدایەوە بە ڕووی زەیدا ئەوی تۆ عەبد بووی ئەوە محەممەد صلی الله عليه وسلم ئازادی کردی ئەو ئەلێرە شەڕ و ناکۆکی دروسە بوو بەردەوام شەڕ بوو مشکلە بوو رب العالمین حکمتێکی لەما هەبوو وحی هاتووە پێغەمبەریان صلی الله عليه و سلم زەید و زەینەب پێکەوە نەیان کرێ کە داتن بە یەکتر ئەبێ ئەم دوانە جیابنەوە و دوایش تۆ ئەبێ زەینەب بخوازی لەبەر عادەتی تەبەنی هەڵوەشێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەمە زۆر بەلێ دڵێەوە ناڕەحەت بوو طبعا هەندێک ئاەتمان هەیە باسی دڵی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه و سلم یعنی بیرکەنەوە لە مەسەلەی گۆڕینی قیبلە زۆر حەزی ئەکرد ڕوو بکاتە کەعبە ڕوو نەکاتە قودس دەریشی نەئەبڕی حەزەکەی خوا جل جلاله ئاەتی ناردە خوارەوە قەد نەڕا تەقەلوب وەجهیک فی السەما باشە سەیری سەرەوە ئەکەیت و دڵە ئەیەوێت باشە فلنولينك قبلة ترضاها لدلو بي رازي دروكر أو قبلة أو كعبة لما مسألة شاشتيق لدلي بيغمبري خويا صلى الله عليه وسلم تواجد يهبو أو هرچی هەوڵی ئەدا هەموو جارێ بە زەیدی ئەو لە خوا بترسە محاولە بکەن پێکەوە لایەکتیش و ئەیزانی بڕیاری خوا چییە زۆر پێ ناڕەحەت بوو رب العالمین ئاەتی ناردە خوارەوە وإذ تقول للذي أنعم الله عليه وأنعمت عليه أمسك عليك زوجك واتق الله وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه تۆ بەو کەسەی کە خوا نیعمەتی بەسەرا دابەراندووە تۆش نیعمەتی بەسەرا دابەراندووە ئازادە کردووە پێی ئەڵێ ئەمسک عەلەیکە زەوجەک خێزانەکەی خۆت ڕاگرە زەینەب تەلاق مەدە واتەقی الله لە خوا بترسە بەینەما خۆت ئەزانی هەر ئەبێ تەلاقی بدە و هەر ئەبێ تۆش بیخواز وتخفي في نفسك ما الله مبديه ئەوەی کە لە دڵتایە ئەی شاریتەوە خوا ئەوێ ئاشکرایک
ئەوەی ناودڵە بێنێتە باڵێن ژێر بەڕە بێنێتە سەر بەڕە. لە خەڵک ئەترسی مەترسە لە خەڵک، فالله أحق أن تخشى، خوا ئەحەقترە شایستەترە بۆی لێ بترسی. هەندێک لە مفسرین سبحان الله هەندێک ڕیوایەتی بەنو ئیسرائیلیان هێناوە، یا با بڵێن هەندێک ڕیوایەتیان هێناوە کە مەوضوعە، کە عولەما ئێستا هەمویان لە بابی کە ئەڵێن ئیسرائیلیات مەبەسمان تەنها ئەوە نیە لە بەنو ئیسرائیلە وەرگیرابێ، مەبەسمانەوەیە ئەمە لە ناو ئەحکامی شەریعەتە جێگەی نابێتەوە. هەندێک ڕیوایەتیان هێناوە کە على أساس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی لە زەینەب کرد، اینجا هەموو جارێ حەزیشی لە زەینەب بەمیشی ئەو دەیوت تەلاقی مەدە، والله مبدی، ئەم قسە بەتاڵە. هەندێک لە مفسرینی کوردیش سبحان الله کەوتنە ئەو غەڵەتە، هەندێک مفسری گەورەی عالەمی ئیسلامی هاوێنەی خازین و ئەوانە کەوتنتە ئەو غەڵەتانەوە. ئەسڵی تەفسیرەکە بەو شێوازەیە کە ئەیزانی ئەگەر ئەو تەلاقی بدا و ئەبێ ئەم بیخوازێ زۆری پێ ناڕەحەت بوو. ئەوی ئێستا ئەوێ عەرەب چی بڵێن؟ ئەڵێن ئەوە تا ژنی کوڕەکەی خۆی خواستووە، زۆر پێی ناڕەحەت بوو، بەڵام خوا دەری خست، هەمووی دەرخست، خەفا نەما. دەی دوای ئەمە فەلەما قەضا زەید منها وەطەرا زەوەجناکەها. سبحان الله 120,000 سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک دانیان ناوی لە قورئانە هاتوو. ئەو زەیدێ ئەوەتە لەو ئاەتە خوای گەورە باسی ئەکا فلما قضى زيد منها وطرا زوجناكها. ئەم مەسئلە بوو بەخێر بۆ زەینەبیش و بۆ زەیدیش. زەید ناوی لە قورئانە تۆمار کرا بە خولودی ئەمە ئەیخوێنینەوە. لایەکتر ئەفەرمێ زەوەجناکەها، ئێمە زەینەب ئەدەین بە تۆ. واتە نیکاح هەرچی نیکاحە لەسەر زەوی ئەکرێ، نیکاحی کەسێک لە ئاسمان کرا کە زەینەبە، خوا ئەفەرمێ ئێمە ئەیکەینە خێزانی تۆ بە بڕیاری خوا جەل جەلالی. هەموو عقودەکان بە ڕەزامەندیە، ئەوە وەلیەکە ڕازیەوە، ئەمەیان خوا جەل جەلاله ڕازیە و بڕیار دەرەبەوەی کە ئەم زەواجە بکرێت. تەسەوور کە ئەم حادیثە بوو بە خەیرێکی گەورە بۆ زەیدیش و بۆ زەینەب. زەید شانازی ئەکرێ و ناوم لە قورئانە تۆمارە، زەینەب شانازی ئەکرد ئەیوب بە خێزانەکانی تری پێغەمبەری خوا صلی الله عليه و وسلم، ئێوە باوکتان مارەی بڕین یا خزمەکانتان، من خوا مارەی بڕین، خوا جەل جەلاله. ئەفەرمێ ئەمە حکمەتی چییە؟ بۆچی ئەم ناڕەحەتیە تووشی پێغەمبەری خوامان کرد صلی الله عليه و وسلم؟ بۆ ئەفەرمێ لكي لا يكون على المؤمنين حرج في أزواج أدعيائهم إذا قضوا منهن وطرا. بۆی ئیمانداران هیچ حرج و ترسێکیان نەبێ، ناڕەحەت نەبن لەوەی ئەگەر کەسێکی تەبەنیان هەبوو ژنەکەی خۆی تەلاقدا ئەم بیخوازێ. ئەو ئەحکامە بە کاملی هەڵۆشایە بابەتی تەبەنی. لە دوای ئەم حاڵەتە ادعوهم لآبائهم، بانگیان کە بەنای باوکی خۆیانەوە. زەید شتێکە بوو زۆر شانازی پێوە کرد، زۆری پێخۆش بوو خەڵکیان زەید بن محەممەد. لە دوای ئەمەوە بڕارەکە گۆڕا، زۆری پێ ناخۆش بوو، ئەگەر یەکێکی کافر وای پێ بوو تا زۆری پێ ناڕەحەت بوو. زەیدی کوڕی حارثەم خوا فەرمووی ادعوهم لآبائهم، بەنای باوکیانەوە بانگیان کەن. لایەک ئەمەی لەدەستدا کە بەناوی محەممەدەوە بانگ کرێ، بەڵام لە قورئانە ناوی هات، لە قورئانە خوای گەورە بۆی ئەوەی بۆ قەرەبوو کاتەوە لە قورئانە ناوی هێنا. کاتێکە سەیری ئەوە ئەکەی هەرچی مەشاهیدە تۆ زەیدی تیابینی لە خزمەت پێغەمبەریانە صلی الله عليه و وسلم، لە غەزای بەدرا هەبوو، لە ئوحودا هەبوو، لە خەندەقا هەبوو، جیهادی ئەکرد، هیچی بەرنەکەوت. اینجا کە چوونە ناو مەدینەوە کوڕە ئەسحاب زۆر بوون، هەمووی خزمەتکاریان نەکرد. ئەناس ئەرە تۆ خزمەتی چیەکەی؟ وەڵا هیچی بۆ نەواتە، بەس نعلەکانی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم هەڵەگرت و دایەناوە. ئەی زەید تۆ جاران هەموو شتێکە ئەکرد، ئێستا چی ئەکەی؟ وەڵا هیچی بۆ نەما بووە، یەک شت نەبی. کە لە جەنگ ئەگەڕانەوە شمشێرەکەی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم هەڵەگرت، هەتا کاتی جەنگ دەستی پێ کرد، هیچی بۆ نەما بووە، خزمەت کرد، تەنها ئەوەی بۆ ما بوو، زۆر پێ ڕازی بوو. ئەو من شمشێری جەنگەکە هەڵەگرم، زۆر مرتاح بوو بەوەی کە ئەو شمشێرە هەڵەگرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه و وسلم زەیدی زۆر خۆشەویست. دایکمان عایشە ئەگەڕێتەوە ئەفەرمێ ئەگەر بیناردایە لەگەڵ هەر جێشێکە بۆ هەر غەزایەک ئەیکردە ئەمیر، ئەگەر بەجێشی بهێشتایە لە مەدینە و خۆی بڕۆشتای ئەمی ئەکردە جێگری خۆی هەتا هات. لە هەموو غەزوەکانە بەو شێوازە
چەندین غەزوەکە ئەم ئەڕوا قیادەی غەزوەکان ئەکە ئەگەر ئەژمێنێتەوە سەرپەرشتی مەدینە ئەکە هەتا وەکو عائشە دایکمان ئەفەرمێ ئەگەر حەی بووایە لە ڕوایەتێک ئەڵێ لەو عاشە زەید لاستخلفه لو كان حيا لاستخلفه الرسول صلى الله عليه وآله وسلم الله أجر زندوب ويتا دواي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم يكرد خليفة خوي أو اندرت بي برز مشاهد كان زورا كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم باسي زيدي تياكل ده روايات هاتو ليش الرواية كان لا شوي معراجا بيغمريان صلى الله عليه وآله وسلم لأنه بهشتا جاري زور جواني بيني كاتي أم جارية جواني بيني فرموي أو تو هيك كامل أصحاب فرموي من هي زيد كوري حارثة هاتو جراي وزيد كوري حارثة جاروار كشر أنا أقول لك زينبا أيو بلما كجارية أشا أم فرمايشتي ببيره هنا يا جارية قلبي بومدان راو في غمريان فرموي صلى الله عليه وسلم زو جوان يتر هيك وانا أما والشركة قرصه أجيشت جارية تاور دور الصال كيشت هشتي كوتي پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم سیطره کرد بسر عربا ئێستا پێویستە جەنگی بەن الأحمر بکەن جەنگی ڕۆم بکەن جێشێکی ئامادە کرد 3000 کەس ئەم 3000 کەسەی ئامادە کرد ئادەی ئامادە بن شتەکانتان ببەخشن چیتان هەیە بیان ببەخشن آياتك هاتبو خوارو لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون أو شتي زور بيت خوش أبي أو بخشي ناقيت بلاي برو شاكا كاريو حتى أو نبخشي زيت هاد لمالا ودانيش بيئي كردوا عرزم كردن لو تاركها بيغمري خواه صلى الله عليه وسلم اشتكاني خوي ناو أنا أصحابي جناوي أنا ها أسبكي زور شاكي هبو مشهور بو ناوي السبل بو بیری کردەوە چی زۆر خۆشەوێت چی زۆر خۆشە سوبلی لە هەموو شتێک خۆشترەوێت ڕێکە ڕەشوەکەی سوبلی گرت و بردی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا رسول الله ئەمە لە هەموو شتێک خۆشەویسترە لای من وا بڕیارم دا بیخەمە خزمەتی تو بیبەخشە لە پێناوی خوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری سوبلی کرد چەند جوان و نازارە وتی ئوسامە کووە ئوسامەی کوڕی زەید ئوسامە هاتە پێشەوە وتی ئوسامە ئەمە بەخشم بە تۆ زيد زوري بينا خوش هنا وبيا بكسيكي فقيرة سيان بكركي خوي سيري كرزاني دمو تاوي تكسوا فرمي يا زيد إن الله قد قبل صدقتك نار حد ما بخوا جل جلاله بقوري خوي هم صدقتك اللي قبول كردي دواي أسامة بيشكشي كده باوكي كان أما بوتو باش أما اللي قال خوتا الراهاتو 3000 هاولي كو كرده وبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم وغزوه مؤتة 3000 كسكة كيبكا بقائديان فرموي زيدي كوري حارثة قائدي أم جيش أي مسلمان أي وقتن أجنا بني الأصفر بلام أجتان لي أجر زيد شهيد بو هو جعفر أجر جعفري طيار باشا شهيد بو أو عبد الله كوري الرواحة كوري أجر عبد الله شهيد بو أو مسلمان خويا نيكيب كان بجوري خويا كابريك يهودي جويل لم قصيو هات خزمت بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم وتي يا رسول الله لكتابي أما هاتوا هر بيغمبرك بمجموعة بلي أجر روشنو فلانكز أميرتان أو أميرك كجرا فلانكز لجاقي دانيشي أو كسا أكجري بيغمبري خوا صلى الله عليه وسلم هيد جوابي نداء أما بفرسد زاني لأنه مدينة بلاوي كردة وبملا بولا تكاكا إيولا نيوان دوشتان يا متن أم شركان بخوا أكجرين يا بتنو نكجرين بينوا ديار أم محمد دروك رازناك صلى الله عليه وآله وسلم هيش تأثيري لخلقنا أكرم قصاني وتي كل باب شو ولا زيد شو ولا زيد وتي زيد زور بزين بياتيته برو ماشي من الله كانك خو حافظيان ليبك بخوا ناقريته لكتبي ما هاتو تو كجراي بخوا جعفر ناقريته وعبد الله بن رواحه هرسك تام كجراو لكتبي ما هاتو تمام خو أجر بقرنا ديار محمد صلى الله عليه وسلم أو رازناك لقلطان يكسر ليرا أسامة الرديايو ليرا زيد الرديايو فرموي أشين بو أم جنگ بناوي خوا
ئەگەر هاتینەوە کولی صدق بۆ پێغەمبەری خۆیان صلی الله عليه و سلم نەش هاتینەوە هەر کولی صدق بۆ پێغەمبەری خۆیان صلی الله عليه و سلم چونکە تۆ لە وشەی ئەگەر تێنەگەیشتی ئەگەر دەڵاتی درۆ ناکە ئەگەر پێشهاتە فەرمووی ئەوە من پێم وتی لە کتێبی ئێمە هاتووە پێشهاتی پێغەمبەران ڕەتبوونەوەی نی ئایا زەید جوڵەیەک حەرەکەیەک نەخێر ئایا جعفەر نەخێر عەبدوڵڵا زۆر بە تەشجیع ئەوە ڕۆشتن کە چوون ئەی هاوار گەیشتنە کوێ گەیشتنە شوێنێک ناگەنەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم 200,000 کەسیان بۆ کۆبووەتەوە ئەمان 30,000 کەس 200,000 کەس ئەی هاوار چی بکەین ئەمیر زەیدی کوڕی حارثە هەموویانی کۆ کردەوە فەرمی وەرن ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ناردوونی بۆ ئەمە نەیزانیوە دژمنەکەمان ئەمەندە گەورەیە ئەمەوێ ڕەئیتان وەرگرم ئەگەر ئەڵێن فەرمانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم جێبەجێەکەین و جەنگ و جیهاد دەکەین ئەگەر ئەشڵێن لێرە ڕائەوەستین و نامە ئەنێرینەوە تا مەدەدی ترمان بۆ دێ قوواتی تر ئەگاتە ئێمە و ئەم جەنگە ئەبینەوە ئەصحاب هەموو ڕەئی خۆیان ئەوت عەبدوڵڵای کوڕی ڕەواحە هەڵسا فەرمووی خورە خۆی ئەمە جەنگ لەگەڵ ئەوانە بە عەدەد و عودە ناکەین چەندێ چەکمان پێیە و چەندێ ژمارەمان هەیە و ئەمانە ناکەین ئێمە جەنگ ئەکەین بەو دینەی خوا ڕێزی لێ ناوین پێی جەنگ بە دینەکەین دەی مادام پێ ئەمری پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بجەنگ لە پێناوی مادام فەرمووی ئەو شەهید بێ ئەو دانن ئەو شەهید دیارە مەعرەکەی بینی و زانیوێتی ئەوانیش چەند با جیهادکەن لە پێناوی خوا جەل جەلاله بڕیاریاندا جەنگێکی نابەرابەر بکەن چۆن 200,000 و 30,000 کەس جەنگ دەستی پێ کرد جەنگێکی زۆر تند زۆر ناڕەحەت ئەصحاب زۆر ماندوو ئەبوون هەتاوەکو زەیدی کوڕی حارثە شەهید دواتر جەنگ گەرم بوویەوە جعفەری طەیار عەینەن شەهید جاری سێهەم جەنگ گەرم بوویەوە عەبدوڵڵای کوڕی ڕەواحە عەینەن شەهید ئەصحاب خۆیان لە بینی خۆیانە خالیدیان هەڵبژارد خالید بە عەقڵانەوە بە زیرەکانی خۆی جەنگەکەی بردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم کە ئەم حاڵەتە لەوێ ڕووی ئەدا لە شام هاتە سەر منبەر هاواریان کرد لە خەڵک کۆبنەوە بانگدان لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم تەنها بۆ نوێژ نەبوو بۆ هەموو ئەمرێک کە ڕووی ئەدا بانگ ئەدرا بانگ درا حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح هەموو کۆبوونەوە هەندێک ڕێوایەت ئەڵێن لە بانگێکە کە بۆ نوێژ نەبێ حەی عەلە الصەلاح ناڵێ بەس حەی عەلە الفەلاح ئەڵێ یا حەی عەلە الجیهاد ئەڵێ بە پێی موقعەکە هەموو کۆبوونەوە وتیان بزانین پێغەمبەریان صلی الله عليه و سلم چی ئەفەرمێ چۆر سەر منبەر ڕووی کردە هاوڵان فەرمووی لە مؤتە جەنگ گەرم بوو تەنورەکە کوڵا زەید کوڕی حارثە شەهید چاوەکانی نوقان و کردەوە فەرمووی جعفەر ئاڵای موسڵمانانی هەڵگرت جەنگێکی بێ بەرابەری کرد ئەویش شەهید ئەصحاب هەموو گوێیان گرتە بوو زان چەند کەس شەهید بووە عەبدوڵڵای کوڕی ڕەواحە عەینەن ئاڵای ئیسلامی هەڵگرت و ئەویش شەهید هاوڵان کۆبوونەوە بە دەوری یەکترا شێرێک لە شێرەکانی خۆیان هەڵبژار ئەو شێرە نەسڕ لەسەر دەسی درا پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەمەی وت و دابەزی چوو بۆ ماڵی جعفەری طەیار مناڵەکانی ماچ کرد سەرخۆشی لێکردن هێشتا جێژ نەگەڕاوەتەوە کەس نازانێ چۆ ماڵی عەبدوڵڵای کوڕی ڕەواحە چوو ئەخیر ماڵ چۆ ماڵی زەید کچێکی بچووکی هەبوو ناوی ڕوقەیە بوو ڕوقەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بینی پێشترش خەبەریان پێگەیشت لەسەر منبەر باس کراوە باوکی شەهید بووە ڕای کرد باوەشی کرد بە قاچی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم گریانێکی زۆر گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دانیش دەستی کرد بە گریان حتى انتحب واتە هەتاکو هەنسکی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەنگی گریانی بەرز بوو ئەلەویا سعدی کوڕی عوبادە نزیکی بوو فەرمی ما هذا يا رسول الله صلى الله عليه وآله وسلم ئەوە چییە چۆن ئەوە ئەگری لە دوو ڕیوایەتە یەکیان فەرمووی هذا بكاء الحبيب على حبيبه ئەمە گریانی کەسێکی خۆشەویستە بەسەر خۆشەویستەکەیە لە ڕیوایەتێکە فەرمووی هذا شوق الحبيب إلى حبيبه بەخواوە ئەو شەوقەیە کە لە دڵمایە بۆ بینینی خۆشەویستەکە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەیدی زۆر خۆشەویست. دایکمان عایشە ئەگەڕێتەوە فەرمێ جارێکیان ڕۆشتبوو بۆ غەزوەیەک هاتەوە، ئەفەرمێ کە هاتەوە تەقەیدا لە دەرگا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جلی ناوەی لەبەرا بوو، جلەکانی دەرەوە ڕائەکشان بە دوایە ڕای کرد بەوەشی کرد بە زەیدا. ئەفەرمێ والله یەکەم جار و ئەخیر جار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببینم ئاوا باوەشکا بە کەسێکە بە جلێکەوە کە جلی سەرەوەی نەبوو، قەت نەمبینی بۆ ئەوە دەرگاش بکاتەوە، ڕای کرد ئەوەندەی خۆشەویست. ئەم جارە ئەمویست ناو بۆ ئەم هاوڵە خۆشەویستە بدۆزمەوە وەکو هاوڵە خۆشەویستەکانی ترمان کە سێرم کرد هاوڵان ناویان لێ ناویان لێ نابوو حب ڕەسوول الله صلی الله عليه وسلم، کەسە زۆر خۆشەویستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حتى بأسامي كريان أود هذا حب ابن حب رسول الله صلى الله عليه وآله وسلم، أما خوشويس كري خوشويستي في غمري خوايا صلى الله عليه وآله وسلم. أفرمي كاتي عمر كري خطاب معاشي داءنا عبد الله كري عمر هاو تمني أسامة كاتي كباركي توزيع كرت باري زورتري بو أسامة دانا. عبد الله كري عمر شو ماله وهاته وتباوكا پارەی کەمە بۆ من داناوە، پارەی زۆرە بۆ ئەو داناوە، پێکەوە موسڵمان بوون، عومرمان یەکە بە یەک شێواز. فەرمووی وەیحەک هاوار بۆ تۆی عەبدوڵڵا، ئەوە خۆی خۆشەویستتر بوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تۆ، بەخوا باوکیشی لە باوکە خۆشەویستتر بوو لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زەیدی کوڕی حارثە ژیانێکی پڕ خزمەتکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کرد. بڕواکەن کە لە خزمەت حیاتی ئەوەستی بەتایبەتی بەشی یەکەمی حیاتی کە پێش نبووەت چۆن اختیاری پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم بیرەکەیتەوە باشە ئەگەر من ڕۆژێ لە ڕۆژان گەیشتمە خزمەتی خۆشەویست چۆن لەگەڵ یا مامەڵک، ئایا دڵم یە بەجێی بێڵم، ئایا جوانی ئەو لە بەهەشتا زۆرێک لە جوانیەکانم بیر ناباتەوە، دەبیرکەنەوە لەو ساتەی کە لە ساحەی مەحشەرە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شادبی، تخۆ ئازاری ساحەی مەحشەرە ئەمێنێ، تخۆ ناڕەحەتی ناو ئەو مەقامە و ئەو تەکلیفات و ئەو قورسایی کە بەسەر شانتەوە ئەمێنێ، بەخوا بە بینینی دیداری هەرچی شتە لە یادیەک، بە بینینی جەماڵ و کەماڵی هەرچی شتە لە یادیەک. ئەزانی چەند گەورەیە کاتێک کە کەسێک بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگات. خۆ زەید هێشتا نەبووە نەبی، هێشتا نەبووە ڕەسوول، ئەو قەراریدا لای ئەو بمێنێتەوە. دەیت خۆ ئەگەر ئێمە بگەینە لای اشتیاقی ئەومان نییە کە ئیتر هەتا نەگەڕێنەوە. ئێوە تەسەوەرەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نامان ناسێ، واللهی تاک ناوەکانمان ئەزانێ، واللهی چەند جار وتوتە وەسەلم یا وەسەلم لە سڵاواتەکانتە، واللهی ئەو جوابی داویتەتە، واللهی چەند جار ناوی ئەهێنی جوابت ئەداتەوە کاتێک کە سەڵاواتی لەسەر بدەی. مەلائیکە پێ ئەڵێن فڵانی کوڕی فڵان، فڵانی کچی فڵان سڵاوی گەیانەتەوە، ئەم ناوە غەریب نییە، بەخوا بە ئاساری دەستنوێژە ئەدناسێتەوە، بە ناو ئەدناسێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە جاری وایە لە ساحەی مەحشەرە ئینسان شەرمەندە ئەبێ کاتێ بە حوزوری ئەگا، حوزوری خۆشەویستمان، کاتێک کە ئەبینێ کۆمەڵە گوناهی هەیە و شەرمەندە بۆ، بەڵام خوای گەورە گوناهەکانی شاردوێتەوە، پیشانی خۆشەویستمانی نەداوە، عەفوی کردووی، ناوێری چاوەکانە بەرزکەیتەوە، بەڵام خۆشەویست بانگت لێ ئەکات بەدەستی مبارەکی ئاوت پێشکەشەک. ئەبێ ئێمە ژیان لەگەڵ هاوڵانی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم بەم ڕۆحیەتە بکەین، بەم کەیفیەتە لەگەڵ ئەوە بژین. واللهی ئەگەر لەمە دوا باسی زەید کرا ئەبێ زۆر ڕێزی لێ بگرین، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری خۆشەویست، ئەصحاب زۆر ڕێزیان لێ ئەگرت، بە دڵخۆشی ئەو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵخۆشە بوو، بە ناڕەحەتی ماڵی ئەو ناڕەحەت ئەبوو. ئەمڕۆ لە خزمەت ئەو هاوڵا بووین کە تاکە هاوڵمان بوو لە نێو هەموو 124,000 هاوڵدا ناوی بە تاقی تەنها لە قورئانە واریدە. ئێمە ئەبێ لەمە دووە ئەم ئاەتانەمان خوێندەوە ڕوحمان لەگەڵ زەیدا تێکەڵ بزانین ئەم پیاوە گەورەی کە لە قورئانە وشەی زەید ئەخوێنینەوە بزانین چۆن
بزانین کێ، بزانین ئەم پاڵەوانە کێ. کاتێ وشەی حیبت بیست کە مانایەکی زۆر تایبەتی هەیە لە زمانی عەرەبیە، یعنی زۆر زۆر خۆشەویست لە حەبیب بەهێزترە. کاتی ئەم کەلیمەیەت بیست یەکسەر زەید بێنرەوە یادی خۆت خۆشەویستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. خوای گیان ئێمە ئەم چەند ساتەی ژیانمان لە خزمەتی خۆشەویستەکەی خۆشەویستە بەسەر برد. خوای تۆ خۆت ئەزانی ئێمە لە بەرخاتی تۆ کۆبووینەوە. خوای تۆ خۆت ئەزانی ئێمە لە بەرخاتی تۆ ئەم کەلیماتانەمان وت. دەیا ئیلاهی بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری خۆشەون. خوای بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێیان ڕازیە. خوای بمان گێڕە لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەت و لە ساحەی مەحشەرە چاوەکانیان بەدیتنی ئەصحاب شادەبن و لەگەڵ ئەوانە چۆن لێرە ژیان ئەکەن لەوێ ژیان ئەکەن. یا ڕەبی خۆیە داوان لێ ئەکەین هەر هەمووان پێکەوە لە بەهەشتا لە خزمەتی هاوڵانە کۆکەرەوە. خۆی لێت ئەپارڕێنەوە لێت ئەڵاڵێنەوە هەر هەڵە و کەم و کوڕێکمان هەیە بەرامبەر بە هەر یەکێک لە هاوڵان کە دوعای خێرمان بۆ نەکردوون کە ڕێڵوانمان بۆ نەناردوون. خۆی داوای لێبوردن لێ ئەکەین یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیە گوناهێ بە ئاشکرا کردومانە و شەرمەندە بووین، خۆی داوای عەفوت لێ ئەکەین و عەفومان کە. گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە. گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە. گوناهێ زانیمان و بێئەدەبیمان کرد یا ئیلاهی عەفومان کە. خۆی گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە. گوناهێ لەمەوە دوعای کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت دڵمان ثابت کە لەسەر ئەم دینت یا ئەکرەم الئەکرەمین. خۆی لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ. خۆی لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەی و ڕەحمەت بەسەرمانە ببارێنە. تو گەوری خودمان دەرە دەستی خۆمان. خۆی لە زەلکاوی گوناه ڕزگارمان کە نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. خۆی بە کەڕەمی خۆت هەموو ئەو حاجە و پێویستیانەی کە هەمانە بۆمان جێبەجێکە. خۆی داوا لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە. پەروەردگارە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین لە گوناهی دراوسێکانمان ببوورە. خۆی هەر کەس مافێکی بەسەرمانەوەی خۆی لە گوناهی ببوورە. خۆی لە گوناهی ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ببوورە. خۆی دڵمان یەکخە یا ڕەب العالەمین. خۆی ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زۆر ناڕەحەتیان چەشتووە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین نەسرەتمان بدە یا ڕەب العالەمین. بمان کەرە ئەو کەسانی کە قابلی نەسرەتن یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین محتاجیمان زۆر زۆرە. یا ئیلاهی تۆ خۆت ئاگاداری دڵەکانمان هەی. خۆی هەموو محتاجەکان بۆ تۆ بەرزەکەینەوە ئەوەندە حەڵاممان بدەرێ لە حەرام بەدوور بین یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین حەرام لە پێشچاومان ناشرین کە حەڵاڵ لە پێشچاومان شیرین کە. خۆی داوا لێ ئەکەین بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. خۆی ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریە هەر چاکەیەکی داوا لێ کردو ئێمەش داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە. هەر خراپەیەک خۆی گیان ئەو خۆشەویستەمان پەنای پێگرت و ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. بمان گێڕە لەو کەسانەی بە ناو و سوورەت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەمان ناسێتەوە. یا ڕەبی خۆی سڵاوی ئەم مەسی ئێمە بگەینە زەیدی کوڕی حارثە یا ڕەب العالەمین. خۆی ئەو خۆشەویستی خۆشەویستمان بووە. یا ڕەبی خۆی ڕزوانی خۆت بەسەریا ببارێنە دەرەجاتی عالی کە پلەی بەرزکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعایەمان قبوڵ کە یا ڕەب العالەمین. خۆی ئەم دوعایەمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. خۆی ئەم دوعایەمان قبوڵ کە یا ئەرحەم الراحمین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من يشيء وجبوري خواهي من قبول.